شەپۆلی بارانبارینەی کە تا ئێستا چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی گرتووەتەوە تاوەکو ئێستا کاریگەری زۆری هەبووە لە سەرناوچەکانی هەرێمی کوردستان تایبەتی ئەو بارانە بەهێزەی کە چەند ڕۆژانی ڕابردوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان جاباری کە تیزا لە هەندێک ناوچە بۆ هۆی دروستکردنی لافا و بۆ هۆی زەرەر و زیانێکی زۆر بەڵام لەگەڵ ئەوەشدا بەردەوام ئاماری ئەو بڵاو دەکرێتەوە کە ئەم بارانە کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی ئاوی ژێرزەوی کە خۆشبەختانە هەوڵاتیان بم شێوازە لەو باران دەڕوانە لەگەڵ ئەوەی کە چەند ڕۆژی ڕابردوودا بەداخەوە کە بەهێزی بارانەکە هەروەها بۆی چەند هۆکارێکەوە چەندین لافە و لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا ڕوویاندا هەڵبەتە میرەبان لەگەڵ زۆربوونی باراندا لەگەڵ زۆربوونی شەپۆلی باران و هەروەها بەفر و باراندا بگومان کاریگەری ئەرێن و کاریگەری نەرێنیشی هەیە ئەمە تەنها لە هەرێمی کوردستاندا نییە ئەم لافا و یاخود ئەم شێوازی کەش و هەوایە لەسەر تاسەری جیهاندا بۆ ئەم ساڵ هەیە بەڵێ گۆڕانی کەش و هەوا کاریگەری زۆری هەبووە لەسەر هەروە بە هەمان شێواز گۆڕانی سیستەمی ژینگەی لە هەندێک ناوچەک دەبینین بەردەوام شەپۆلی باران دەبێتە هۆی زیادبوونی لافا و هەروەها لەگەڵ ئەوەشدا وشکە ساڵی لە بەشێک لە ناوچەکانی دیکەی جیهاندا لەگەڵ ئەوەشدا لە هەرێمی کوردستانیشدا بە هەمان شێواز بەدی دەکرا دیارە چاوان باس لەوە دەکرێت کە بۆ ئەم ساڵ هۆکارەکانی کەش و هەوا وای کردووە کە هەندێک کات کە پێشببینی بارینی باران دەکرێت هۆکار دەبێت بۆ ئەوەی کە ئەم بارانبارینە لافاوێکی زۆر بەدوا خۆی دابێنێت و ئەمەش ببێتە هۆی تێکدانی لە هەندێک ڕۆژ ژینگەی ناوچەکە و هەروازیانی گیانین بەدوا دەدێت و زیانی با بڵێن مادی بەدوا دادێت بەڵام لەسەر و هەموو ئەمانەشەوە ئێمە هەندێک پسپۆر هەیە و هەندێک با بڵێن پلان هەیە ئەگەر دوور مەودا لەسەرم بابەتانە بڕوانین دەکرێت زیانەکانی کەم بکرێتەوە بۆ نمونە دروستکردنی بەنداو یەکێکە لەو هۆکارانەی کە دەکرێت زیانی لافاو کەم بکرێتەوە گەر بێت و بە شێوەیەکی زانستیانە و بە شێوەیەکی با بڵێن پلان بۆ داڕێژا و کار لەسەر ئەم بابەتانە بکرێت هاوکات شەر زیان بازەوە دەکەن پشتێنەی سەوزایی لە دەوروبەری ئەو ناوچانەی کە ینی با بڵێن یەک دوو جار ڕوبەڕووی لافاو بوونەتەوانێ و ینی بە جۆرێک لە جۆرەکان زیانیان لەسەرا و ئەگەری لافاویان هەیە پشتێنی سەوزایی تاڕادەیەک دەکرێت زیانەکانی لافاو کەمتر بکاتەوە و خۆشبەختانش لە هەرێمی کوردستان چەندین بەنداو هەیە بەڵام دەکرێت بڵێن لە ئاستی پێویستدا نیە ئەم بەنداوانە ئەگەر بارانی کێ بەخۆر ببارێت بە هۆکاری ئەم بارانە بتوانن لە ڕێگەی بەنداوەکانەوە هەم زیانەکان کەم بکەنەوانێ و هەم بە جۆرێک لە جۆرەکان و سوودیشی هەبێت و زۆرێک لە جوتیاران ئەم ساڵ باسییان لەوە دەکرد بە تایبەتی لە وەرزی هاوین و وشکە ساڵی پار کە بە هۆکارەوەی بەنداو نیە و بە هۆکارەوەی کە وشکە ساڵیە و باران بەپێی پێویست نەباریوە وای کردووە کە بەڕاستی ینی ترسیان هەبێت لەو بەروبوومەی کە دەیچێنن و زیانیان پێ بکات جاگەر بەنداوێک هەبواە لەو ناوچانە و سوود لە بارانی ساڵانی ڕابردوویان ئەو سەرچاو ئاویانی کە لە دەروی هەرێمی کوردستانیە هەرێمی کوردستانەوە سوودی لێ وەربگیرێت و هەم ئەم کێشەی جوتیارانیش چارەسەر دەکرێت. بەڵێ گفتوگوی ئەم بابەتە زیاتر لەگەڵ بەڕێز کۆتەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان دەکەین بەڕێزان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان ئامادەن کا کۆتەر سڵاو لێ بێت بەیانیت باش دەستپێک با لەوە دەست پێ بکەین ناخود ئەو بپرسین کە تا چەندێک ئەم بارانی لەم چەند ڕۆژی ڕابردوو جاباری کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی ئاوی ژێرزەوی و هەروەها کاریگەری هەبووە لەسەر بژانەوەی بەنداوەکان. بەڵێ بەیانیتان باش تەوانم دوو ڕۆژەی ڕابردوو لەمە فێریەوە دوێنێەوە ئەوان نزیکە حەتا میلیمەتر باران باری لە ناوچەی دوکان و دەوروبەریدا حەتا میلیمەترەکە پێشتر 25 میلیمەتر باری بوو ئێستا کە بۆتە حەتا میلیمەتر لەگەڵ 25 5 میلیمەتر باری و ئەمە دەتوانین بڵێن نیوەی ساڵێکی ساڵ باران باریوە سپاس بۆ خوا بەداخەوە بۆ قوربانیانەی کەسەوتەوە لەوە هەولێر و دەوروبەری پێمان ناخۆش و بەڵام زۆرمان پێخۆش بوو کە ئەم مەوجەیە هاتوو لە ناوەڕاستی خەڵکی مەوجەی شتێکە ئەم بارانبارینەش وای لێ کرد کە فێریە 4 سانتیمتر و دوێنێ 8 سانتیمتر و ئەمڕۆژ پیسانەوە 4 سانتیمتری زیادی کردو لەم کاتەدا عادەتەن لەم کاتانەدا دەریاچەکە دەست بە زیادبوون ناکاتە ناوەیە کە یاکەم دەکات لە جێگەی خۆی دایەتی بەڵام ئێستاوە وردە بەرز دەبێتەوە شتێکی هەواڵێکی خۆشە. باشە کاک کۆچەر دیارە ئەگەر ئامارێکتان لەبەر دەستا بێت بە بەراورد بە ساڵی پار ڕێژەی بەنداوی دوکان ئاستی ئاوی بەنداوی دوکان بە بەراورد بە ساڵی پار و بارانی پار لە چه ئاستێکدایە؟ باڵێ ئێستا ئەگەر ئاستەکەمان لەگەڵ پارەم کاتە حساب بکەین تقریبا 6 مەتر ئێستا نزمترین لە پارەم کاتە
واتە پارەم کاتە 6 متر لە ئێستا زیاتر باشە. بەڵێ کاک کۆچەر بینە سەر بابەتی ئەو هۆکارانەی کە لافاو دەباری و تا چەندە دەتوانین گرنگی هەبێت بۆ پڕکردنی بەنداوەکان یا خود دروستکردنی بەنداو بە شێوەیەکی گشتی ئاستی ئاوی بەنداوەکان لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینی؟ بەڵێ خۆی تەبعاً ئێمە ئەگەر هەر کاتێ باز لە بەرزبوونەوەی ئاستی ئاو بکەین لەم کاتانەدا کەوا ئێستا وا نزیک بووینەوە لە مانگی یەکدا عادەتەن لەم کاتانەدا ئەو ئەوانە کە دێتە ناو دەریاچەکەەوە بڕی پێویست نییە هەرچەندە بارانیش ببارێ لە کاتی بارانی لافاودا بەڵێ ئاستی ئاوەکان لەم کاتەدا دەست بە زیادبوون دەکات بەڵام لە کاتی ئێستادا کە ئەم ساڵکە تا ئێستا ساڵێک بۆ ساڵێکی باراناوی نەبوو ئەمە تەنها ئەم مەوجەیەمان بۆ هاتووە تا ئێستا لەم کاتانەدا ئاستی ئاوەکەمان ئەوەیەکەوە وردەوە دەبەرز دەبێتەوە تەبەن لە ئێستا بەدواوە عادەتەن ئەو لافاوانەی کە دروست دەبێت لە مانگی دوو بەدواوە لە بدایەتی دوو سەرەتای مانگی دوو دوای لە ناوەڕاستی مانگی دوو بەدواوە بەرەبەرە ئەو کاتە زیاتر ئاو دێتە ناو دەریاچەکەەوە. بەڵێ کەواتە کا کۆچەر ئەو بارانەی کە چەند ڕۆژی ڕابردووباری دەتوانێت بڵێن وەکو پێویست بوو یاخود بەنداوی دوکان سوودی لێوەرگر زیاتر چ شەپۆلێکی باران بۆ ئاوی بەنداوەکان گونجاوە یاخود دەتوانێت بڵێ ئاوی بەنداوەکانی پێبەرز دەبێتەوە هەر بارانە کە دەبارێت کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونی ئاوەکان یاخود هەندێک باران هیچ کاریگەرێکی لەسەر بەرزبوونی ئاوی بەنداوەکان و هەروەها ئاوی ژەر زەویش نابێت. بۆی ئێمە ئەو ناوچەی باراناوی کە دەگەڕێتە ناو دەریاچەکەمان نزیک 11690 کیلۆمتر پیجایەوەتە لەناو ئەو 11690 کیلۆمتر پیجایە کە ببارێ لە هەر شوێنێکە ببارێ ئاوەکە دێتە ناو دەریاچەکەەوە بەڵام ئەو بەداخەوە کە لەو دیوی سنوورەوە لە کوردستانی ئەو دیەوە لەوێت کۆمەڵێک بەنداو لەسەر زیچوو دروستکراوە تەبەن ئەوانت لە کاتی ئێستادا ئەو دەریاچەکانیان ئاوی تێدانێتە سێ بەنداون و سێ بەنداوەش لەم کاتەدا ڕێگە بە ئەوکە نادەن ئەو دیەوە بێتەوە ئەو ئەوەی کاتە ناو دەریاچەکەمان و پێشبینی دەکەم تەنهایی ئەم دیوێواتە تەنها و ناکەنە بێتەوە کوردستانی ئەم دیەوە بەڵام دوایەوەی ئەوانیشتەوە دەریاچەکانیان پڕدەبێت لە ئەو ئۆپسان هەسات دەبن بیکەنەوە واتە ئەگەر ئێمە بارانەکەش وەک ڕێزت باسیەکە ئەو بارانەی کە باریوە کە 95 میلیمتر باری واتەوە حتا میترەی دوێنێ تێریە بەڵێ ئێمە پێشتر ئەو ئەوەی کە داهاتە ناو دەریاچەکەەوە تەنها 15 مەتر سێجا بوو لە چرکێکدا بەڵام ئێستا کەوتۆتە سەر و 100 مەتر سێجا لە چرکەیەکدا ڕۆژانە بۆمان دێت و ئەو 100 مەتر سێجایش بەرەبەر ئەگەر کەمیش بێتەوە ببێتە حتا 80 واتە لە 15 مەتر سێجاکە زۆر باشترێت کە ڕۆژانی پێشوو داهاتە ناو دەریاچەکەەوە. باشە کاکۆچەر بە شێوەیەکی گشتی بە پێی زانیاریەکانی خۆت وەک باڵێن بەڕێوەبەری بەنداوی دووکان لە هەرێمی کوردستاندا بە پێی پێویست بەنداو هەیە بۆ گلدانەوەی ئاوەکان یاخود بۆ دروستبوونی هەر حاڵەتێک کە ڕوویداکە لە دوێنێ و پێرێ بە هۆکاری ئەو لافاوەی کە هەبوو لە هەرێمی کوردستاندا ئەگەر بەنداو هەبووە بێگومان دەشێت و دەکرا کاریگەریەکانی هەم کەمتر بێتەوە و هەم بۆ بەنداوەکانیش سوودیە بێ دروستکردنی بەنداو لە هەرێمی کوردستان لە چاستێکدایە. بەڵێ ئێمە لە کوردستاندا ئەم دوو بەنداومانەیە لە شاری سلێمانیدا کەوا بەنداوی دووکان و بەنداوی دەربەندەکانمانەیە کە دوو بەنداوی گەورەن بە تایبەت بەنداوی دووکانێکی کە لە بەنداوە گەورەکانی گیان و ڕێژەیەکی لە ساڵێکی باراناویدا تقریبا نزیکی هەموو مەتر سێجا ئەو خۆ دەکەینەوە خوا پێداویستەکانی خواردن بەنداوەکە لە هەموو بوارەکاندا دابین دەکات لە ئاوی خواردنەوە لە پرتوکاڵ و پیشەسازی لە هەموو شتەکاندا کۆ دەکەینەوە بەنداوی دەربەندەکانیش بە هەماشەوە نزیکی 3 ملیار مەتر سێجا 3 ملیار و نیو مەتر سێجا ئاو دەگرێت ئەوەش لەم شارەدا لە هەردوو باڵی شارەکەدا ئەم دوو بەنداو گەورەمانەوە بەنداوی دووەکیشمانەی لە کوردستاندا پێزیۆلەوە کۆمەڵی بەنداوی پوشیشمانەیە بەڵام ئەوەی کە لە شاری هەولێردا ڕوویدا بە خۆ دەزانی لەناو شاردا ڕوویداوە کە لەناو شاردا ڕوویداوە زیاتر کێشەکان دەگەڕێتەوە بۆ یەکەم بڕی بارانەکەی یەکجار گەورە بووە یەکجار زۆر بووکەوە لە تەحموڵکردنی ئەو ڕێڕەوانەی کە لەناو شارەکەدا هەیە تەحموڵ نەکراوە دووەمیشیان بەڕاستی ئەوانە لە دیزانی شار و لە پلان سازی شاردا جێگەی بۆ نەکراوەتەوە لە کاڵی کاتێکی پەیزانی ئاوادا کە ڕوودا ئەوەی زیاتر لەناو شارەکەدا ڕوویداوە جیاوازە پەیوەندی بە دروستکردنی بەنداوە نیە بەڵام بەنداوەکان هەرچەندێک دروست بکرێت لە کوردستاندا بە دڵنیاییەوە زیاتر ئاو کۆ دەکەینەوە زیاتر بە خەڵکمان دێ بە مەرجێکە و بەنداوانە بە باشی دراسە بکرێن و مەبەست لە دروستکردنەکەیان بە وازەحی بزانێت. بەڵێ کاک کۆچەر ئاوی بەنداوی دوکان چەند ناوچەی لەسەرە واتە ئەو بۆ چەند ناوچە لە پارێزگای سلێمان و هەروەها دەوروبەریدا دابین دەکات ئەو بەنداوی دوکان بەستە بۆ دابینکردنی ئاوی ئەو ناوچانەیە خۆی پێویستە ڕێگەچاری دیکە بگرێتە بەر تاکو ئێستا ئای بەنداوی دوکان توانی وێتی ئاوی پێویستی ماڵان دابین بکات. بەڵێ ئێمە ئەو ڕاوی کە لە بەنداوەکەدایەتیان وەکو بۆم باس کردی ئێمە لە ساڵی لاپاودا بێ ئەو بڕی زۆری کە کوی دەکەینەوە لە ناو بەنداوەکەدا بە پێی پلانێکی جوان بەریەدەینەوە بۆ پێداویستەکانی خواردنی بەنداوەکە لە هەموو بوارەکاندا دابینکرا بەڵام ساڵێکاندا
بەلایەنی کەمەوە بەشی ئاوی خواردنەوە دادین دەکەین واتە ئێمە ئەو ڕاوی کە لەناو بەنداوەکەدا هەیە لەژێر هەموو کاریگەریەکدا باران بێ یاخود باران نەبێت هەرکێک بێ بەمەدای مەزرانی پلان منوا بێتەوە پێداویستەکانی خواوی بەنداوەکە دەبووی ئاوی خواردنەوە دادین کەبریتێ لە شاری سلێمانی یادیکردنی ئاوی خواردن شاری سلێمانی شارۆچکەکانی بۆیە و چەمچەماق و جای و چەندین شار و شارۆچکەی لەسەر دوایی دەدات شاری کەرکووکی لەسەر و هەتا شاری شارۆچکی توشخورماتش هەر ئاوی خواردنەوە لە بەنداوی دوکان وەردەگرێت ئێمە بەلایەنی کە باید بۆ داوەکەدا دیێنەوە بەشی ئاوی خواردن کا کۆچەر لە ئەگەری باران نەباریندا و لە ئەگەری بەرپابوونی وشکە ساڵیدا کە ڕەنگە چەند ساڵێک بخانێت و ڕەنگە واژ نەبێت بەڵام ئەم باسی ئەگەرەکەین لە ئەگەری وشکە ساڵیدا لە ئەگەری باران نەباریندا ئاوی بەنداوی دوکان تا چەندێک دەتوانێت ئاوی ماڵان دابی بکەوەتە تا چەند ماوە تا چەند ساڵ تا چوادەیەک دەتوانێت ئاوی پێویست دابی بکات ئەگەر هاتوو وشکە ساڵی بێت و ئاوی بەنداوەکە زیاد نەکات. بەنداوی دوکان بەنداوێکی ئێمە هەموو کات ئەوەی ئێستا لە ئێستا لەم کاتێکی ئێستا ئێمە تێدا هەتا هەر کاتێکی تر بێت ئەو ئەوەی کە لە دەریاسەکەدا هەموو کات حسابیەوەکەین کەوا بەشی خواوی بەنداوەکە لە ئاوی خواردنەوەدا بیکا و هەتا ئینشاءڵڵا نایڵ کێشە بۆ خواوی بەنداوەکە دروست بێت لە ئاوی خواردنەوەدا بەتای بە شاری سلێمانی شار شارۆچکان و هەتا وەکو باسم بکە و خواردکردنیشەوە. باشە کا کۆچەر بە شێوەیەکی گشتی بە بڕوای ئێوە هەمووک ئەندازیارێک هەمووک بەڕێوەبەری بەنداوی دوکان ئەو ناوچانەی لە هەرێمی کوردستان کە پێویستە بەنداوی تیا دروست بکرێت و پێویستی زیاتری بە دروستکردنی بەنداو هەیە کام ناوچانن؟ وڵا ئەو ناوچانە تەمان کۆمەڵی ئەو زانیارانە بەڕاستی زیاتر لای بەڕێوەبەری گشتی بەنداو گۆڕەکانی ئاوی خۆمان هەیە ئەوانەکە کۆمەڵی بەنداو هەیە ئەوانەکە هەندێکیان دەست پێکراوە هەندێکیان تەواو بۆ هەندێکیان دەست پێکراوە تەواو نەبوو هەندێکیان لە پلاندایە دروست بکرێت لە هەموو شوێنەکانی کوردستاندا کۆمەڵی بەنداوی زۆر هەیە هەر لە بادینان و لە ناوچەی هەولێر و ناوچەی سلێمانی هەروەها لە ناوچەکانی گەزمیانیدا کۆمەڵی بەنداوی زۆر هەیە ئەو بەنداوانە دروستکردنیان زۆر باشە ئاو خۆ دەکەینەوە ئێمە لە کاتی بارانباریندا کاتی تاوەکان دەبارێ و ئەوەی کە دەڕشێتە دوکان و دەربەندیخانەوە خۆیان دەکەینەوە بەڵام ئەو ئەوانەی کە ناچێتە دوکان و دەربەندیخانەوە ئەوە لە شوێنەکانی تر دەبارێت دەڕوا لە دەستوان و لەوانەی لە کاتی دەوەستکردنیان نتوانین استفادەی لێ بکەین واتەترکردنی ئەو سوود و کاریگەری خۆیان بێت لەسەرەوەی کەوای من لە وەرزی بەهار و هاویندا بۆ ئەو مەبەستانەی مەبەستی کشتتوکاڵم بەستی ئاوی خواردنەوەی یا مەبەستی ئاژەڵداری بۆ هەموو ئەم بەستانە سوودیان لێ ببینی. بەڵێ بەنداوی دوکان لە چ کاتێکدا زیاتر پێویستی بە ئاو هەیە واتە چ کاتێکدا ئاوی بەنداوی دوکان زۆر بەکار دەهێنرێت و چ وەرزێکیش باشە بە بارینی باران بۆ ئەوی کە بەنداوی دوکان پێ ببێژێتەوە؟ بەنداوی دوکان کاتی خۆی کە لەسەر زێ بچوو گرێتراوە لە ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوودا لە ساڵی 1954 دەست پێ کردو لە 1950دا خۆداری هاتووە لەو سەردەمەدا زیاتر مەبەست و مەبەستەکەی دروستکردنی بەنداوی دوکانەوە دابۆکەوە ڕێگر لە لاپا بوو لێکەوە لاپاوێکی زۆر و کاتە بەزەی بچووکدا ڕۆیەوە تێکەڵ بە شار ڕووباری دیزلە بۆ کێشەی بۆ شارەکانی خواوی بەنداوەکە دروست کردو بەتای بە شاری بەغدا لەو کاتەدا کام بەنداویان دروست کردو یەکەم بۆ ئەوە بۆ بەڵام لە کاتی ئێستادا بەوەی کە لاپاوەکان کەمترن وە دەو کاتەنین ئەوەیە کە ئێمە زیاتر سوودی لێ دەبینین بۆ بەستەکانی تر ئێمە دایمەن بەنداوی دوکان هێمە وەرزیاویمان لە مانکی دەوە دەستپێدەکە لە یەکی دەوە بۆ یەکی دەستپێدەکە مانکی دەو یانزە و دوانزە ئەگەر وەرزی لاپاو نەبێ هەر دەست بەدابەزین دەکات هەتا جای وایەکان سەرەتای مانکی دوو شەر ئاسیاوە کەمەدا بێت لە سەرەتای مانکی دووە لە دوایەوەی کەوە زەویەکان تێر دەبنەوەکەوە ئەو ئاویکەدیس لە خۆیان ناگرن ئەو کاتە و بارانی کەباری ئەبێتە لاپاو دێتە ناو دەریاسەکەمانەوە زۆرترینەوە ئەوەی کە دێتە ناو دەریاسەکەمانەوە لە مانگی سێ و لە مانگی سووادا زۆرترین گیرات دێتە ناو دەریاسەکەمانەوە خۆی دەکەینەوە ئاستیاوە پشمان زیاد دەکات بە پێی ساڵە لە ساڵی وشکە ساڵەکاندا لە مانگی 5 تا مانگی 5 لە ساڵی بارانەکانیشدا هەتا مانگی 6 و هەندێک جارە چێتە ناو ڕاست مانگی 6ەوە زیاد دەکات و ئەو کاتە لەوێدا دەستبەردابەزی دەکات بەکارهێنانەکانی زیاتر ئێمە لە 26ەوە زیاتر ئەو کاتەکە بۆ کشتتوکاڵی ناوچەکانی خواوی بەنداوە بێ بەڵام بۆ ئاوی خواردنەوە ئێستا بەهۆی ئەوەی کە دانیشتوانی خواوی بەنداوەکە زۆر بووە و هەروە ئاوەکانیش ئاوی کانیا و بیرەکانیش نەماوە ناچێتەوە ئاوی خواردنەوەکە لە کۆی ساڵەکەدا پێویستەوە دەکات ئێمە بڕێک بدەینەوە بۆ ئاوی خواردنەوەی خواوی بەنداوە. باشە کا کۆچەر لە قسەکانی پێشووترت باست لەوە کرد کە کۆمەڵێک بەنداو هەیە و بودجەی بۆ تەرخان کراوە بە شێوەیەکی گشتی کارەکانی تاواکردنی ئەو بەنداوانە بەکوێ دەگات و کەی تەواو دەبێت ئایا ئەم ساڵ دەتوانین لە هەر بارودۆخێکدا گەر بێت و بارانێکی زۆر ببارێت سوودی لێ ببینرێت بۆ گلدانەوەی ئاوی باران؟ بەدەمیایەوە بەنداوانی کە تەواو بن بەڵام ئەوان ئاویان لێ دەچێتەوە خۆ دەکرێتەوە ئەو بەنداوانەی کە کەمێکیان ماوە تەواو بن بەڵام بە خۆت وەک بزانیت بەنداو کاتی پێویستەوە بودجەی پێویستە ئەوە نییە لە ماوەی کەمدا بتوانێت بەنداوی ساڵ دەوێت تاواو بێت
بەڵام هەندێک لەو بەنداوانە بێژەیەکی زۆر چوونە پێشەوە ڕێزێکی کەمیان ماوە بەتاوە لە بەرنامە پلانی وەزارەتماندا هەیە تەواو بەنداوانەکە بکرێت تەواو بکرێن هەندێک پاریان قوتەقان کراوەوانی کە کەمیان ماوە تەواو بکرێن و هەروە هەندێک بەرنامە هەندێک پلان هەیەەوە چەندین بەنداوی تری دروست بە شێوازێکەوە کەسی تایبەت شتێکدا بەشدار دەبێت. بەڵێ لە ڕێی پاک و خاوێنی ئاوی دوکانەوە ئای بەنداوی دوکانەوە تا چەندێک ئەو ئاوا لە بارە بۆ خواردن هەبتە لە ئێستادا بەشێک زۆر لە ماڵان بێگومان ئاوی بەنداوی دوکان بەکاردهێنن بەڵام وشکە ساڵ یاخود کەمی بارە نەبووتە هۆی پیسبوونی ئاوەکە لە ماوەی ڕابردوودا لە چەند گەڕێکێک ئەوە دروست بوو کە ئاوەکانیان تەڵخە یاخود ئاوەکانیان بۆ خواردنەوە گونجاو نییە بەنداوی دوکانیش ئەو ئاوە دەیگرێتەوە؟ بەنداوی دوکان تەماشا ئێستا سوپاس بۆ بەنداوەکە لە بەشی دەریاچەکەشەوە لە بەشی ڕووبارەکەشەوە ئەوەندەیەوە تێبینیمان کردوکەوە تێستی بۆ کراوە ئەوکانی پاکە کە ئێستا لە ستاندەردایە بەڵام تەمان بە دڵنیایەوە گەراوەکە کەم بێتەوە لە ناو دەریاچەکەدا دوای لە ڕووبارەکە زانەوەیە ئەو کاریگەری دێت بەڵام کاریگەریەوەی بەڕێزت باسی دەکەی لە سلێمانیدا لە هەندێک گەڕێکوایە یاخود لە هەندێک گەڕێکوانیە ئەوە نیشانە دەکرێتەوە بۆی بۆ تۆڕەکانی دابەشکردنی ئاوکەی نەخۆ بۆ ئەوەی کە لە دوکانەوە ئەوەی کە لێرەوە پەم دەکەی و دەڕوە بە چەند محەتەیەکدا تێپەڕ دەبێت لەو محەتانەشە پەڕێبەتی ئاوی سلێمانی هەر هەمووی فلتەرینی بۆ دەکاو یاخود محەتاتی تەسفیە ئاوەکەیان هەیە بە پێی پێویست پاکێتەوە تاکو دەگا بە شاری سلێمانی باوەڕ ناکەم کێشەکە لە ئاوی دوکان خۆیەوە بێت. باشە کاکۆچەر دیارە بە پێی زانیاریەکان ئاستی ئاوی بەنداوی دوکان بە هۆکاری بارانبارینەکەی چەند ڕۆژی ڕابردوو 12 بۆ 13 سانتیم بەرز بۆتەوە ئەگەر بێت و بارانبارینەکە بەم شێوەیە بێت بە بڕوای ئێوە ئاستی ئاوی بەنداوی دوکان ئەم ساڵ زۆر زیاتر بەرز دەبێتەوە و لە وشکە ساڵی تێدە بپەڕین؟ والله هیچارێ ئێمە زۆر خۆی بەکارێک لەو بارەی بیکردنی نابێتەوەی کە تەنها یەک مەوزوعی هەرانەوەیمان بۆ دێوانەوە ڕاستە پێش موزەی شترمان بۆ دیە بڕیار لەوە بینکەوە ساڵەکە چۆن دەبێت بەڵام ئێمە هەرچەندێک ببارەیە ئێمە سوودی لێ دەبینین خۆی دەکەینەوە لە دەریاچەکەدا بۆ وەربەکانی داهات و بۆ ساڵەکانی دەکەین ئێمە وامان پلانمان وایە کە ساڵێک بارانەوە ناکەینەوە ساڵی دوای وەربار ئەو ساڵانەی کە لە کوردستاندا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دووبارە دەبێتەوە تۆترین ساڵە وشکە ساڵەکانە لە دوای ساڵی 99 تقریبا 2021 شەشەمین ساڵی وشکە ساڵ بوو بەمەچێک لە ساڵی 59 بۆ ساڵی 99 تەنها یەک وشکە ساڵی بۆ ساڵە لە ساڵی هەشتاکاندا بۆ بەڵام لە 99 بۆ ئێستا 6 وشکە ساڵی دووبارە بۆتەوە کەواتە ئێمە دەبێت ئاو زیاتر هەر چەندێک ئاومان بۆ لە ناو دەریاچەکەدا خۆی بکەینەوە لەژێر هەر بارودۆخێکدا. بەڵێ زۆر سپاس بۆ ئەندازیار کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ.